دەم باش خوشک و برای نهێژال سەر و پەلا قەهرەمان ئێزیدی یوتیوبدا. ئەم هەنگا دەبینن جارنا خۆ ئێزیدی دەبینن. خۆ غیرەتکێش و دڵشەواڵی ئێزیدیتیە دەبینن لێ فکرێوان و مەژیەوان و عاقلێوان و ئەخلاقێوان و دانوستاندناوان نەکێمیە مسلمانێ داعشە. شەڤ دەستکەتم مالپەرکێژ مالپەراوان ئێزیدێمەی رووسیا گۆقاش و دڵشەواڵی ئێزیداتیە بینن لێوەگو ئەو تعدێریە ئەزدایەتێکن و خوازن ئەزدایەتێت بەرژەوەندیە خۆی شخصیدا بدن شۆڵاندن و مڵەتی ئێزیدی بکن کۆلەل بەردەستێخوا و تم و دایم وەک پەزاگ و وەرێ دۆتن ژوارە شیرێ مڵەتی ئێزیدیان شیرێوان میاتەوە خۆی خوینا ئێزیدیا بەخون ناهێلن گوتە خێر مڵەتی ئێزیدی بارێ یان تێل سەر کێفەوان بێ یان تێ وەکوان بێ یان ژیتنە ئێزیدی یان تێدوم نەڕیناوان بێ یانتنە ئێزیدی برای من ئەف سەدێ ساڵا گۆڤان کەسێ هار و ئەز ئێزیداتیکردنە بندەستێخوا و بکەرامەت و شەرەف و ناموسا ئێزیداتیە کردنە بن بەرژەوەندیە خۆ و پێ دلیزن برای من بەرژەوەندیە خۆی شخصی و خون و بەدخون لەسەر حەسابێ مڵەتە ئێزیدی جامێرە خەبەراوانە ژبەرگ و خۆیاکی ئەس دەبینم ئەفش ئەسڵێ خۆدە نە ئێزیدینە ژ دەڤەرنی دەهاتنە کەتنە ناوە ئێزیدیە و مڵەتی ئێزیدی دلێوان سەر مڵەتی ئێزیدی ناشۆت شەوێ دەست سەد جاری منویسان بۆ کامژی دەرباسکە تا ئەژی پێنج دەقاپتەڕەوە ئەژی بە ئاخەوەمیان مناقەشاکێ بکەم جامێرا زەرنەخستم ئەو ماڵپەراوانە ئەو ئاسڵ ئەون غەم ناکێ لێ حرمەتێژ ئەزدایەتێ ڕە بگرن حرمەتێژ ناوێ تاوسی مەلەک و ئێزیداتیە ڕە بگرن ئێزیداتی و نەبوونەوە کیلێ تاوسی مەلەک گۆ ئون بێن شیخادی و شەرفەدین بکن خودێ لەسەر سەرێمە و نەبوونەوە کیلێ تاوسی مەلەک گۆ ئون بێن حەلال و حەرامە ئێزیداتیە بکن دەستێ خوا زلامکی بعمر عمرێک کالکێمەدا کوردکی مەی وڵات پارێز هات بوو میێوانێوی ئەزێ پەرچەکی بچووک دڕەخوێ ڤیدیۆ خۆدا ئەزێ وێژی دەینم ئوزهێویکم ون لێ بحەسن تەدید محەممە نەکریایە بەسما پەرچەکی بچووکش گوتنە هەردۆکە ئەز هێویکم ئون حەز بکن بێمە ئەو ئینسان چ بێ حڕمەتیە دکن الهێمبەری وان کەسە ئەو کەسێ دڵشەواڵی ئەزدایەتێ یان دلێوان لەسەر برایوانی ئێزیدی تێشن برایەمە قوربانە چاوێوە ئەوێ حال و ناهێلن خێرژیل ئێزیداتیە ببارێ ئەوێ حال و ناهێلن گۆ باشی ناوێ ئێزیدیا دەرکەوێ ئەوێ حال و تم و دایم خوازن ئێزیدی لەسەر سەرێ ئێزیدیا مسەیتەر بن تم و دایم کار بن مڵەتی ئێزیدی بکن بندەستێ خوا وش بۆ نابەرژەوەندی خۆ بن شەوڵاندن بێتریا میێوانێوی شێخ بوون ئاگراش دەبێوان باری برای ئاگرش دەبێوان باری و هەنکی پیرژی بوون ئاگرش دەبێوان دەباری چماشانۆ ڕاستیاوە بێژی وەختا گۆزرابوو مگۆ شیخادی کیە و شەرفەدین کیە و حەد و سەدش بۆنا چییە و وەک عین وەکۆ داعشێ مسلمان و هات 100,000 خەبەر کرد من و ماڵباتامە بدی نەشتەغلا وەولۆژ مەرگۆت مامنە ئێزیدی نەمژدی نەشتەغلن ئەش باوەریا خۆ نەشتەغلن ئەمێ بشتەغلن وەم زارۆکێ تاوسی مەلەکن و یەکیش وەژی حەتا نەها نکاری بوو هەمبەری شانۆ دەرکەوێ معناوێ دوێ دەرێدا گوتنێ شانۆ حەمە ڕاستن اون حەمش بەر شانۆ بازدن اون خوازن دناوا مڵەتی ئێزیدیدا تەولی هەف بکن اون وال شانۆ سۆر بکن خۆرتێ وەک شانۆ و خۆرتێ ئێزیدی تێگەهشتیە وەک براکێمە دیار قایدی اونوانە بدەستی ئێزیدیا بدن تنەکردن و بدن کوشتن هەگەر اونش خۆرە ڕوونن اون بناوێ تاوسی مەلەک بلیزن ژ بۆنا ناوێ خوا وش بۆنا بەرژەوەندیە خۆی شخصی ئەم زارۆکێ تاوسی مەلەکش ئیرۆ پێدەش خۆفرۆش و خاینە ئەم قبول ناکن ئەو کەسێ نە ئێزیدی گۆهاتیە خۆکی ئێزیدی لەسەر سەرێمە وز هێوی دکەم کەچ و خۆرتێ تاوسی مەلەک رابن سەرخوا بەس بیا ئەحمەد و محەممەد و خەڵاف و محەممەد فلان کەس و محەممەد بێوان کەس بکن برای من ئەv ناوێ محەممەدا و ئەvێ گۆهاتنە پەرچێ غەریب گۆهاتنە کەتنە بگۆشتێمە بە زەلقینە
أو نشخوينا منا برايم دویم حدود کی أمجي جوارا دين سلاوريز جبونا هر ازيدي كي غيرت كيش وازد بيجم هول هولا طاوسي ملكا طاوسي ملك سرية سرايا وأمش طاوسي ملك بيوزيدة ترتك سيد الناس ناكن نا اعترافي بيغمبرا دكن ونا اعترافي بأنبياء دكن ونسري مبوان كسان نائشي او کسی گو بین خدا کی نوج مرا ببینن یا ناف کی نوج مرا ببین ما بکن دین شرف دین یا بجن خدای مشی خادیا هول هولا طاوسي ملكا هول هولا طاوسي ملكا وحتى بمرني هول هولا طاوسي ملكا